هەموو کاتەکانم بۆ چوار مناڵە تەرخان کردووە زۆر حەزەکەم بۆ کاری وەرزشی تا منە پاڵەوانێک تا سەری ئاڵا وڵاتەکەمان پێبەرزکەنەوانێ وڵاتی ئێمەش هیچی کەم نیە لە وڵاتانی تر بۆچی مناڵەکانی خۆمان نەبن بە پاڵەوانی جیهان بۆچی تەمرینەکەین لە ماڵەوە بۆ ئەوەی ئەگەر ڕۆشتین یاریەکمان کرد بە قووەت بین بیبینەوە وانە ئێمە هەمومان ئەوێ سێقامان بە خۆمان بێ وانە ئێوە تازە هێشتا مناڵن گەورەترە بن ئەچم بۆ یاریەکانی بەرزتر یاری زیاترەکەین پشتوێنەکانمان بەرزترە بێ ئەچین بۆ یاری کوردستان بتوڵی کوردستانەکەین مناڵەکان ئێمە بۆ سەربەرزی چی تەمرینەکەین؟ چی؟ ئافەرم ئەفەرم دەستان خۆش بێت زۆر باش بوون زیاتر تەمرینکەم بۆ خۆتان تۆ زۆر باش بووی بەس تۆ زیاتر تەمرینکە اینجا ئێوەن لەم تەمانە هاتون بۆ ئێرە ئێوەن گەورە بن پشتوێنتان بەرزە بێت وەکو منتان ئەبەن بە ڕاهێنەر ئەبەن بە بەتاڵی ئادەم بۆ وڵاتەکەمان بۆ نیشتێوانەکەمان اینجا سەری کوردستان بەرزەکەین وەکو مامۆستا ڕاز مامۆستایمان وەکو ئەحمەد جەبار کە ئێستا بەتەمای بڕوا بۆ پاریس بۆ ئۆڵەمپیاک ئیشەڵڵا ئێوەش واتان لێت هەرواشمان لێت ئیشەڵڵا باشە دەستان خۆش بێت دەستکەنم لە یەکتری ئەفەر ئەمن مینە کاوانی لە قوتابخانەی تایکواندۆی پلنگی ڕەشم لە شاری هەولێر لە پایتەختی کوردستان ڕۆژانە لە کەشێکی ئارام تەمرین و ڕاهێنانی خۆمان دەکەین لە بۆ ئەوەی کە کوردستان سەربەرز لە وڵاتێک دەژیم ڕێگای وەرزش کراوەیە و هەر کەس وەرزش نەکات زوڵم لە خۆی دەکات بۆ نمونە ئێستا من کاسبی خۆشم دەکەم عارەبانسیمە و لە هەمان کاتیشدا وەرزشەکەی خۆم پەرە پێدا و ئێستاکە نوێنەرایەتی هەموو باشووری کوردستان و نوێنەرایەتی عێراق دەکەم لە بۆ پارۆڵۆمپیکی پاریسی 2024 ده ساڵە یاری تایکواندۆ دەکەم و زەحمەتی زۆرم کێشە بەڕاستی بەڵام کۆڵم نەدا لە نەبوون و هەبوونە من هەر تایکواندۆی خۆم کرد و ئێستا کە الحەمدوللا گەیشتیمەوە ئاستە سوپاسی خوای گەورە دەکەم و ئەوەش دەڵێم هەر کەسە کۆڵ نەدا هەر بە ئامانجێدا لەگەڵ ئەوەشدا کە من گەیشتیمە پارە ئۆڵۆمپیکی پاریسی 2024 ئەوە دووتکەیە بەڵام من هەر ئەحمەدەکەی جارانم و هەموو خزم و دۆست و کەسەکانی خۆم هەموویانم کە پشتگیری منیان کردیا هەموو مانگی بوون و تێکۆشانێکی من بۆ ئەوەیە کە سەری کوردستانەکەم بەرز بکەمەوە و پێیان بڵێم کورد شێ و چی نەوع یاریزانێکی